سەقز شاری لە مێژینە و زێدی ماناکان. سەقز یەکێک لە شارە گەورەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە و لە پارێزگای کوردستانە کە ناوەندەکەی شاری سنەیە و نزیکەی 200 کیلۆمەتر لەم شارە دوورە. بەپێی سەرژمێریە فەرمیەکان ژماری دانیشتوانی ئەم شارە نزیکەی 350,000 کەسە و لە ڕووی کەشوهەواشەوە هاوینان فێنک و سازگارە و زستانانیشی سارد و تووشە. سەقز لە باکوورەوە لەگەڵ بۆکان، لە ڕۆژهەڵاتەوە بیجار و دەڤەری هەوشار، لە باشوورەوە مەریوان و ناوچەی تیلەکۆ و لە ڕۆژاواشەوە لەگەڵ بانە هاوسنوور و دراوسەیە. لەسەر کۆنی و لە مێژینەبوونی ئەم شارە هیچ گومانێک نییە. لە کتێب و لێکۆڵینەوەکاندا زۆرجار ئاماژە بەوە کراوە کە ئێرە پایتەختی ماناییەکان و دەوڵەتی ماد بووە. گریشمان لێکۆڵەر و مێژوونووسی ئەڵمانی دەڵێ سکاکان لە کاتی داگیرکردنی ئەم ناوچەیەدا سەقزیان کردە پایتەختی خۆیان و ناوی ئەم شارەش لە ناوی ئەوانەوە گیراوە. هەندێک لە مێژووناسان بەپێی ئاسەوارە بەجێماوەکانی قەڵای مێژووی زێویە پێیان وایە کە ئەم شارە لە یەکەمین یەکگرتن و یەکێتی نێوان هۆزی ماد و ئیزیریتا نێونراوە و ئەم شارە پایتەختی مادەکان بووە و لەلایەن مادەکانەوە کۆمەڵێک قەڵا و شوێنی حکومڕانی لەم ناوچەیەدا سازکراوە کە قەڵای زێویە و ئارمایید یاخود قەپڵانتوو بە گرنگترین قەڵاکانی دەژمێردرێن. کاتێک کە باسی سەقز ئەکەین شارێکی مێژوویمان بیر ئەکەوێتەوە. ئەگەرچی لەوانەیە شوێنەوارە مێژوویەکان و ئاساری باستانی ئیسە زۆر بەرچاو نەکەوێت لە ناو شاری سەقزە و نەتوانی بیانبینین، بەڵام هەر کات کەسێک باسی سەقز ئەکات، باسی ئەدەبیاتی سەقز ئەکات، باسی مێژووی سەقز ئەکات، باز لەوەش ئەکات کە سەقز مێژوویەکی 3000 ساڵەی هەیە و ئەمەش بەپێی ئەو ئاسەوارانەیە کە لە زێویە دۆزراوەتەوە. زێویە دێهاتێکە یا ئەتوانین بێژین قەڵایەکە کە تقریبەن لە دەوروبەری شاری سەقز هەڵکەوتە. یا کاتێک باسی سەقز ئەکەین کەرەفتومان بیر ئەکەوێتەوە، ئەشکەوتی کەرەفتو و غاری کەرەفتو و غارێکە کە بەر لە تاریخ و بەر لە میلادی مەسیح دروست کراوەوە شوێنەوارێکە کە نیشانمان ئەدات کە سەقز چەندێ مێژوویەکی دوور و درێژی هەیە. زێویەی شەروا، زێویە لەو جەهەتەوە ئەتوانێت بۆ مێژووی سەقز گرنگایەتی تایبەتی بێت کە گرێ پوچکەیەک کە ئیسە وجودی هەیە لەبارەی مێژووی سەقزەوە و ناوی سەقز معلوم نییە ڕیشەکەی لەکوێوەیە. بەر ئەساسی ئەو شتانە کە لە زێویە هەیە ئێمە ئەتوانین پێیا بکەین، چۆن ئەزانین زێویە پایتەختی سەکاکان بووە و بەشێک لە مێژووناسەکان لەسەر ئەو باوەڕن کە ناوی سەقزیش لە ئەسڵە لە سەکاهاوە وەرگیرە، یعنی پایتەختی سەکاکان بووە و سەکاکان توانیویانە 2700 ساڵ بەر لەمە 3000 ساڵ بەر لەمە لە سەقزە فەرمانڕەوایەتی بکەن و سەقز وەکو پایتەختی خۆیان ئاودام بکەنەوە، وەکو پایتەختی خۆیان کەڵکی لێوەربگرن. ڕووباری زەڕینە یان زێڕینە کە لە ناوچەکەدا بە چەغەتوژ ناو دەبرێت
لە شاخەکانی چلچەمە سەرچاوە دەگرێ و بە شاری سەقزدا تێدەپەڕێ و جوانی و ئاوەدانیەکی سەرنجڕاکێشی بە ناوچەکە بەخشیوە. جگە لەوەش سەرچاوەی پاراوکردنی ڕەز و باخی دەڤەرەکەیە. قەراخەکانی ئەم چۆمە یەک لە سروشتیترین شوێنە گەشتیارەکانی پارێزگای کوردستان و لە درێژەی ساڵدا ژمارەیەکی زۆر گەشتیار ڕووی تێدەکەن. مزگەوتی دوومنارە یەکێک لە بینا کۆنەکانی شاری سەقزە کە لە ڕووی مێژووی و بیناسازیەوە بایەخێکی زۆری هەیە. ئەم مزگەوتە لە سەردەمی ئەفشاریەکان و بە هەوڵی عارفی زانا و بەناوبانگ شێخ حەسەنی مەولان ئاوا بنیات نراوە و هەر لەبەر ئەوە هەتا ئێستاش هەندێک لە خەڵکی ناوچەکە مزگەوتی شێخ مەولانای پێدەڵێن. مزگەوتەکە لە سەرزەویەکی چوارگۆشەی ڕێک دروست کراوە و ئەو کەرەستانەی کە تیایدا بەکارهاتوون بریتین لە خشتی نەپێژرا و بەردوودار و خشت کاگڵ، بەڵام دواتر لە ژوورەوە بە قسڵ سپی کراوەتەوە. دەرگای چوونە ژوورەوەی لە لای ڕۆژاوە هەڵکەوتووە و شێوازەکەی بیناسازی سەردەمی زەندیەکانە و ئەمەش ئەوە دەسەلمێنێ کە لەو کاتەدا نۆژەن کراوەتەوە. هەیوانی مزگەوتەکە دە بە 12 و بەرزایی میچەکەی 2 مەتر و 80 سانتیمە و وەک زۆربەی مزگەوتەکانی ناوچەکە بە 4 کۆڵەکەی داری وەستاوە. ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕووی ئابووریەوە ڕەزامەندیەکی ئەوتۆی لەسەر نییە و خەڵک و کارناسانیش لەو باوەڕەدان کە هۆکاری لاوازی و کەسبوونی ئابووری هۆکاریکی سیاسیە و دەوڵەتی ناوەندی بایەخ بەم بەشە نادات. شاری سەقزیش سەرەڕای ئەوەی چەندین کارگەی بەرهەمێنانی تێدایە، بەڵام بێگومان ڕێگایەکی وای بۆ نەکراوەتەوە کە بتوانێت گەشەی ئابووری شیا و بەخۆوە ببینێت. کشت و کاڵ و ئاژەڵداری سەرچاوەی بەشێک لە داهاتی ناوچەکەیە و بەهۆی باری جوگرافیەوە لە بەشی کشت و کاڵدا زیاتر ڕەز و باخ سەرنجیان پێدراوە و ڕەنگە هۆکارەکەشی هەبوونی ئاو و تێپەڕینی چۆمی زەڕینە لە دەڤەرەکە بێت. شاری سەقز زەرفیەت و ئیمکانێکی یەکجار زۆری هەیە لەباری سەرمایە ئینسانی و سروشتیەوە وەکو پێویست ڕێک نەخراوە و کەڵکی لێوەرنەگیراوە. هەر ئەمە بووەوە هۆی ئەوە کە وەک چۆن پارێزگای کوردستان لە ڕیزبەندی گەشەی ئابووریە لە سەراسەری ئێرانە بەداخەوە پلەیەکی باشی نییە و لە پلەکانی خوارەوە هەیە، هەروە سەقزیش لە ڕیزبەندی
گەشەی ئابووری شارەکانی پارێزگای کوردستانە بەداخەوە جێگە و پێگەیەکی باشی نیە. ئەگەر بەگشتی بمانەوێ سیمایەکی ڕووناکتر لە دۆخی ئابووری سەقز لە بەرچاومانە تەرسیم بکەین، ئەتوانین دابەشی بکەین بە 4 بەشەوە ئابووری سەقز: بەشی کشتتوکاڵی، بەشی پیشەسازی، بەشی گەشتیاری، وەروەها بەشی بازرگانی. سەقز جوغرافیایەکی کوێستانی هەیە، هەروە کەشوهەوایەکی ساردی هەیە. هەر من بۆنەوە بەشی کشتتوکاڵیەکەی زیاتر لە ئاژەڵداری و باغداریە ڕەنگی داوەتەوە. لە بەشی پیشەسازیە سەرەڕای ئەوەی کە سەقز کانگایەکی یەکجار زۆری تایەک لە شتە جۆرە جۆرەکان کە بەتایبەت زێڕ کانگایەکی زۆری زێڕی لەیە، بەڵام بەداخەوە لەباری پیشەسازیەوە لاوازە. لە بەشی بازرگانیە بەپێی سەرچاوە مێژوویەکان سەقز هەر لە دەورەی سەفەویەکانەوە کاری بازرگانی و تجارەتی تیاکرا و خەڵک بەشێک لە خەڵک بەم ئیشەوە مەشغوڵ بوون. بەڵام دۆخی بازرگانی ئێستای شاری سەقز ڕەنگە لە درێژەی ئەو مێژووە نەبێت، زیاتر گرێدراوی و ئاڵوگۆڕە سیاسیەکە لە کوردستانی باشوور لە دوای نەوەدەکانەوە دروست بوو و جۆرێک ئیشوکار لە سنوورەکانی بینی ڕۆژەوە ڕۆژهەڵاتی کوردستانە دەستی پێکرد. لەو کارگانەی کە لە سەقز دەستیان بەکار کردووە دەتوانین ئاماژە بکەین بە کارگەی بەرهەمێنانی بۆری کە چەند ساڵێکە دەستی بەکار کردووە و توانیویەتی بە پشتیوانی زانستی بەرهەمەکانی بگەێنێتە ئاستی ستاندارد. ئەم کارگەیەش وەک کارگەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان لە بەرهاوسنووری و نزیکی لەگەڵ باشووری کوردستان بەشێکی زۆری بەرهەمەکەی هەناردەی باشوور دەکات. شرکەتی پۆلیمێرە کوردستان لە ساڵی 2010 میلادی شرۆبەکاری کردووە کە هەل لە بەدوی تەئسیس و شرۆبەکاریەوە توانیویەتی ئستانداردهای ملی ئێران و ئیزۆهای نێودەوڵەتی وەرگێت کە شرکەت افتتاح بوو بە پرسنێرێکی 12 نەفەریەوە شرۆبەکار و لە توولی ئەم 5 ساڵەیە کە کاری خۆی ئیدامەداوە پرسنێلی توانیوە بگەێنێ بە 70 نەفەر کە لە 3 شیفتی کاریە بەردەوام خەریکی کارن. مەحسولاتی شرکەت بە تەوجبەوەی کە هاوسنوورین لەگەڵ هەرێمی کوردستانە و بە تەوجب بە کەیفیەت و ڕقابەتی قیمەتی لەگەڵ وڵاتانی دەوروبەرە کە مەحسولاتیان ئەنێرن بۆ هەرێمی کوردستان توانیویەتی کە سادراتێکی باشی بۆ هەرێمی کوردستان بێت کە ساڵانە زیاتر لە 10 ملیۆن دلار هەر ساڵ سادراتی بە هەرێمی کوردستان بووە. ئێمە توانیوانە لە ماوەی 5 ساڵ کار و فعالیەتی خۆمانە ماوەی 4 ساڵی پشتەری یەک واحدی نمونەی ئستانداردی ئوستانی بەدەست بێنین و لە ماوەی ئەو 5 ساڵەشە هەمزەمان بە بۆنەی سادرات بە کشوەری عێراق، تورکمەنستان و ئەفغانستان 4 ساڵ پشتەری یەکیش سادرکونەندەی نمونە بین. کایەکۆن و نەریتیەکان بەشێک لە کولتوری هەر نەتەوەیەکن. نەتەوەی کوردیش خاوەنی چەندین جۆرکایی کۆنە و زۆرینەشیان لە هەموو کوردستان هاوبەشن و وەگیەکن. ئەگەر جاران یاریەکان بۆ کات بەسەربردن دەکران لەوانەیە ئێستا زیاتر لەبەر نەفەوتان و پاراستنیان بێت. یاری گۆرەوی بازی یەکێک لەو یاریانەیە کە ئێستاش لە سەقز هەرباوی ماوە و هۆکارێک بۆ کۆبوونەوەی هۆگرانی یاریەکە لە دەوری یەکتری تەنانەت ژمارەیەک لەم هۆگرانەی کایە کۆنەکان بە خۆکەوتون و بە شێوەی چێبڕچێ بەڕێوەیان بردووە.
لە ڕابطە لەگەڵ مێژووی کایی گۆرەی بازیەوە تاریخێکی مشخصی نییە کام کایەکەی ئیبداع بوو کەی بە وجود هاتە سینە بە سینە و نەسڵ بە نەسڵ گەیشتە بە ئەمڕۆ کای گۆرەی بازی یەکێ لە خصوصیاتی نزیک بووینەوەی ئەفرادە لێک تفریحێکی زۆر شادە بازێکی زۆر شاد و گروهیە لەگەڵ ئەوەیشە پڕکردنەوەی ئەوقاتی فەراغەت بووە لە زەمانهای گوزەشتا بەخصوص لە دێهاتەکانە کە ئەکسەرەن لە فەسڵی زمسانە ئەکرێت کایەکی گروهیە کە نیشان ئەدا ملەتی کورد نەتەوەی کورد ئێتقادی بەکاری گروهی بوو هەمیشە دەسێ گۆرەی کە دروست ئەکرێ بۆ کای گۆرەی بازی مەخسوسە یعنی ناتوانێت بکەیتە پات بافەندە نەوعی کاموە نەوعی دروستکردنی گۆرەی زۆر تاسیر گوزارە خۆشبەختانە لە ساڵی 1384 ئازەرمان ئێمە توانیمان بە سوورەتی ڕسمی ئەم کایە بەرگوزارکەین بە حوزوری 19 تیم شرکت کنندەمان بوو و تەماشاچی بان 3000 نەفەر ئێمە توانیمان بۆ موفەقەتی کامڵ ئەم سابقە بەرگوزارکەین و سەپتی بکەین سەقز لە دابەشکاری دەوڵەتیدا سەر بە پارێزگای کوردستان و شاری سنەیە پێشم دابەشکاریەش بەشێک بووە لە ئەمارەتی ئەردەڵان کە ئەویش ناوەندەکەی سنە بووە لەلایەکی دیکەشەوە دراوسێ و هاسنووری ناوچی مکریانە هەر لە بەرەمەش کاریگەریەکانیان لەسەر یەکتری لە هەموو ڕوویەکەوە دیارە و هەستی پێدەکرێت لەبەرەوەش یەکێک لە بەشە کۆن و گرنگەکانی ئەمارەتەکە بووە گەلێک مرۆڤی زانا و ئەدیبی تێدا هەڵکەوتووە. فەرهەنگی سەقز ئێمە وەکە زانی ئێمە بەشێک بووین لە ئەردەڵان ئێمە الان 1000 ساڵی زیاترە کە ئێمە وابستە بە خانەدانی ئەردەڵان بووین لە سنە و تەواوی ئوموراتی ئێمە ئیداراتمان کارەکانمان کاری مەعاش و موچە و سیاسەتی ئاوەدانکردنەوە و ئەوانە هەمووی لە سنەوە بەڕێوە براوە و العانی شەمە هەر بەشێکین لە شاری سنە ئێمە دیارە لەگەڵ ئەوانە تێکەڵی بەڵام لە گەڵ مکریانیشە ئێمە بە کولی تێکڵاوین تاسیرمان لە یەکترینا هەیە لە مەهاباتە بە تایبەتی کەسانی وەکو مامۆستا هەژار و مامۆستا من و ئەوانەی تر کە بوون ئێمە مەسەلەن مەلا غەفوری دەباغیمان بووە خواعافیکە مەلا غەفوری حافز کە خۆی زایدەی سەقزە بەڵامی تر دوای ئەوە کە چاوی بەو جۆرەی لێدێ ماڵە کۆچەکە دەچێتە مەهاباد الان بە حافزی مەهابادی مەشهورەوە لێ لە ئەسڵا کە لە بیۆگرافیەکەشان نووسراوە کە ئەو لە دایکبووی شاری سەقزە و بەنەماڵەکەی سەقزی لە زانستی کۆمەڵناسیدا ڕەسەنایەتی گەلان بە پێی مۆسیقا و میلۆدیەکان دیاری دەکرێت و لێک دەدرێتەوە نەتەوەی کورد لەم بوارەدا بە یەکێک لە دەوڵەمەندترین نەتەوەکان دادەنرێت ناوچەی سەقزیش لە بەر چەندین هۆکاری تایبەت مەڵبەندی گەلێک ئاواز و میلۆدی تایبەتیە و بەلانەی هەزار ئاواز دادەنرێت کەسانێکیش لەم سەردەمە نیە و مۆدێرنەدا هەوڵی پاراستن و داڕشتنەوەی ئاوازەکانیان داوە و ئەوەندەی بۆیان لواوە مۆسیقای کوردیان پێدەوڵەمەندتر کردووە. ناوچەی سەقز زۆرتر مێلۆدی تایە مێلۆدی لە تیا دروست بووە و لەباری مێلۆدیەوە فۆقالعادە دەوڵەمەنە لەبارەی مێلۆدیەوە بەڵام لە سەقزان مەقام کەم بووە مەقام حەیرانی هەر لێ نەبووە بەیتی لێ نەبووە زۆرتر لەباری
مێلۆدیۆ دەوڵەمەند بووە. دلیلی دەوڵەمەندیەکەیشی ئەرستانەکەم ئەم دەوڵەمەندیە مربوط بە خودی ناو شارەکەی نییە، مربوط بە دێهاتەکانی دەوروبەریەتی. بەو دلیلی کە سەقز لەباری جوغرافیاوە جۆرە هەڵکەوتووە، 4 ناوچە بە پاڵیا 4 ناوچەی گەورەی گوندنشین بەسەر یاگوزەرەکە و لەباری جوغرافیا پێوەسڵە. ناوچەی هەوشارە، ناوچەی تیلەکۆیە، ناوچەی سەرشیوە و ناوچەی گەورکایەتیە. ئەمانش هەر کامەی خصوصیاتی موزیکی تایبەتمەندی خۆی هەیە، ینی تۆزێک ستایلەکانیان لە یەکجی هەیە. ئەمە دەوڵەمەندیەکی لەباری مێلۆدیۆ بۆ سەقز دروست کردووە. لەباری مێلۆدیۆ واتە گۆرانی ڕیتمیک، کەوا بۆیە ماتوانین بڵێن سەقز لەباری مێلۆدیۆ دەوڵەمەند بووە. بەڵام لەباری ئەوەی کە لە منەمێ لە 56 ساڵی ئەخیر بدوێم، سەقز وەک وەرزم کردی بنەڕەتێکی مێلۆدی هەیە، جێپاکەی قرسە لەباری مێلۆدیۆ، بەڵام ئەم مێلۆدیانە بەشێکی زۆری بزانین چۆن ئێشاعی پیا کردە. لەم شاری سەقزە زۆر گۆرانی معروف سەری هەڵداوە و خوێندراوە. زۆری لەم گۆرانیانە لە دەم بەڕێز کاک مەسەری خاڵقیەوە کە تەشریفی لێرە بووە کاتی خۆی چەند ساڵێک لێرە بووە، دەبیر بووە و لێرە خۆشی هەروە لە کتێبەکەی خۆی ئاماژەی پێکردووە و کاک ناسر ڕزازیش زمانی شاکە تەشریفی هاوردێتە ئێرە و بە حساب شاگردی لە خزمەت ئاغای فەیزنجادە بۆ مای چەند ساڵێ لێرە لە مێلۆدیەکانی ئەم ناوچە ئیسفادەی زۆری کردە. بەتانیاجم مەهێڵە بەتانیاجم مەهێڵە ئەم شەو زریانم چێنێ ئەم شەو زریانم چێنێ تەموو مژدام دەپۆشێ تەموو مژدام دەپۆشێ مانگە شەو دەم ڕفێنێ مانگە شەو دەم ڕفێنێ مانگە شەو دەم ڕفێنێ. هونەر لە سەقز خاوەنی پێشینێکی دوور و درێژ و گرشەدارە. عەبدولحەمیدی مەلیکولکەلامی ناسراو بە ئەمیرولکیتاب کوڕی شاعیری گەورەی سەقزی میرزا عەبدولمەجیدی سەقزی بووە. لە دایکبووی 1883 خەڵکی ئێرێ و یەکێک بووە لە باشترین هونەرمەندەکانی سەردەمی خۆی لە خۆشنووسی و نیگارکێشیدا. تاقانەی سەردەم بووە و نووسراوی سەر گۆڕی حافزی شیرازی و نووسراوە هەڵکەندراوەکانی مۆزەخانەی ئێرانی کۆن بە خەتی ئەو نووسراون. ڕەوتی هونەر تا ئێستاش لە سەقز بەردەوامە و لاوان لە کاروانی هونەردا هەنگاو هەڵدەگرن و بەردەوام بەرهەمی جوانی هونەری دەخوڵقێنن. لە شاری سەقزە هونەر جایگایەکی خاصی ناو خەڵکە هەیە. هونەرمەندانی گەورەمان هەیە لە عەرسەهای مختلفی هونەریە. لە ڕشتەی هونەری تەجەسمێ نەقاشی کاکە سادقی عێرفانیمان هەیە، کاکە خەلیلی ڕەحیم پورمان هەیە جزوی پیشکەسوەتانن و خانم شلێری قەدیمیمان هەیە کە خانمێکی زۆر فعالە و بەدڵ کارەکە زۆربەی وەختەکەی دائەنێ بۆ هۆنەری نەقاشی و زۆر بەرنامەی خۆی گوزەریا بۆ کارەکەی. ئەنجمەنی ئەدەبیەکەمان زۆر فعالە. خانم یەکی لەو خانمانی کە واقعاً فعالن و دڵ بە دڵسۆزی کارەکەن لەگەڵ مناڵی ئەم شارە. خانم مفیدەی مەسەرە، خانم فاتمەی حجازیە. خۆشتان ئەزان تئاتر لە سەقزە جایگایەکی زۆر خاصی هەیە، جێی خۆی بەڕاستی لە ناو خەڵکە کردێتەوە. هۆنەری خۆشنویستیش کە ئاغای پوریان واقعاً ئوستادێکی بەڕێزە و زۆر بە توانە و زۆر بە ئەخلاقە. و باقی هونەرەکان و هەروە خۆشبەختانە خەڵکەکە زۆر حامی هونەر و هونەرمەندن. هەر لە کۆنەوە سەقز بە شاری پاڵەوانان بەناوبانگ بوو و وەرزش بە شێوەی نەریتی و مۆدێرنیش لە لای خەڵکەکەی گرنگایەتی هەبوو و لە ناو شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا ناوبانگێکی زۆری لە ڕووی وەرزشەوە هەیە. جگە لە پیاوان ئافرەتانیش تێکەڵ بە دنیای وەرزش بوون و گەلێک سەرکەوتنیان بەدەست هێناوە و بەپێی ئامارەکان زیاتر لە 4000 ئافرەت لە تیپە جۆر بە جۆرە وەرزشیەکاندا بەشدارن و چالاکیان هەیە.
شاری سەقز لە حازی قارەمانی و قارەمانپەروەری لە جایگایەکی ویژە بەرخوردارە کە خۆشبەختانە قارەمانانی ژنانی زۆری هەیە. وەلی من چون حزوری زەهنم نییە لە ڕشتەکانی تر ئەتوانم لە ڕشتەی تێکواندۆ بە قارەمانانێکی شارەکە مەز جملە خانمی نیانی شاه محەممەدی ئۆزوی تیمی ملی جوانان و بزرگساڵانی ئێران کە لە ساڵی 2015 لە مسابقاتی جامی فەجر کە لە ئێران بەرگوزار بوو شرکەتیان کردبوو و هەروەها خانمی شارزادی نەقدی یەکێ لە قارەمانانی کەشوەری و شیرزەنی مسابقاتی قارەمانی کەشوەری ئێران، خانمی ئەسرا هاشمی، ئارزوو شەریفیان و فەرناز حسەینی یا هەروەها خانمها هاوژینی محەممەد نژاد و شەکیلا پەناهیدا توانیانە ئفتخار ئافەری من بۆ شاری سەقز.